کەواتە سیقە بە کەسێک مەکە. دێ بۆلات سڕی کەسێکت پێ ئەڵێ، نهێنی کەسێکت پێ ئەڵێ، چونکە تۆ نازانی چی ڕۆژێک دەوری تۆش دێ، سەرەی تۆ دێ. ئەمڕۆ قسە بۆ من دەهێنێ فڵان کەس، ئەڵێ فڵان کەس ئاوات پێ ئەڵێ و ئاوات پێ ئەڵێ، بەڵام بەخوا ڕۆژێکیش دێ سەرەی من دێ. ئەمجا قسەکانی من نەقڵەکە بۆ ئەو، بۆ یا بۆ کەسێکی تر، بۆ دڵخۆش مەبە بەوە، نەڵێ بەخوا فڵان کەس دڵسۆزی منە، خەمخۆری منە، قسەی فڵان کەسم بۆ دەهێنێ. بەخوا ئەگەر ئەو ئینسانە کە تۆ بە خەمخۆر و دڵسۆزی ئەزانی ئەگەر دووڕوو نەبێ، سوێن بەخوا ئەو کەسە سیقەی پێ ناکات باستۆی لا بکات. بۆیە دڵنیا بە ڕۆژێکیش دێ سەرەی تۆ دێ، سەرەی تۆ دێ. ئەم کۆیلەیە تەماشاکە بەهۆی دوو زمانیەوە ژن و پیاوی بەکوشدا، چەنەها کەسی تریش لەو دوو بنەماڵەدا بەکوشت. هەدەفەکەی ئەوەیە، بەس دوو زمانەوە هەدەفێتی. ئەو ئینسانەی کە دوو زمان بێ، پەنا بەخوای گەورە هەڕەشەی لێکراوە بە وەیل، بە تیاچوون، بە دۆزەخ. ئینسانی دوو زمان قسە هێن و ئەوەی قسە دەهێنێ و قسە دەبات بەس بۆی نێوان خەڵکی تێک بدات. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: وإن من الناس مفاتيح للشر مغاليق للخير وويل لمن جعل الله مفاتيح الشر على يديه. هەندێک کەسەیە کلیلی شەڕ و خراپەیە، شەو و ڕۆژ خەریکی خراپەکاریە و دەرگای چاکە داخات، هەر شتێک چاک بێ دایەخات، هەر شتێک خراپ بێ دەرگاکە دەخاتە سەر پشت. دەرگای خێر دادەخات، دەرگای خراپە و شەڕیش دەکاتەوە. جا بۆیە فەرمێ وەیل بۆ کەسە بێ، تیاچوون بۆ کەسە بێ، جەهەنەم بۆ کەسە بێ، سەرشۆڕی و ڕسوایی دنیا و قیامەت بۆ ئەو کەسە بێ کە دەرگای خراپە دەکاتەوە و دەرگای چاکەش دائەخات. دوو زمان وایە، دەرگای چاکە داخات. قەت نایە نێوان ژن و پیاو چاکە، قەت نایە نێوان دراوسێ چاکە، قەت نایە نێوان برادەر چاکە، ئیلا تێکی ئەدا. ئەو دەرگای چاک و خێر بێ دایەخا، ئەوەشی خراپە بێ دەیکاتەوە. بۆی ئەم ئینسانە سیقەی پێ بکە، قسەی ناودڵی خۆی بۆ بکات. ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ ئەو کەسەی قسەی بۆ هێنایی دڵنیابە قسەی تۆش ئەبا بۆ خەڵکی، ڕۆژێک دێ سەرت دێ. ئەمڕۆ دوو زمانی بۆ تۆکە، بەیانی دوو زمانی لەسەر دەکات. بۆیە سیقە بۆ ئینسانانە مەکەن، ئەوانە فاشلن، ئەوانە حاقدن، ئەوانە حەسوودن، ئەوانە زەهر و دەردی ناو کۆمەڵگان. بۆیە هەر کاتێک هات بۆلات باسی کەسێکت بۆ دەکات، دەڵێ فڵان کەس ڕقی لە دڵ جوێنی پێت داوە، بڵێ باسی مەکە، با دڵم مرتاح بێ، با ڕقم لی نەبێ زۆر. بۆی ئینشاڵڵا ئاگاداری خۆتان بن.